مسیاوش حوسێن لە ساڵی 1970 لە شاری ڕەواندوز لەلایەک بووم. هەر لە منداڵیەوە عەزم لە بواری موزیک بوو، عەزم لە ژەنێنی ئامێری گیتار بوو. هەر بۆیەش ساڵی 2008 لە یەک لە خولەکانی سارە قوتابخانەکانی سۆران لێ بەشداریم کرد. ئەوێ بووە بەکردنەوەی ئەو پەنجەرەیەک کە بتوانم ئەو دنیا هونەریەوە ئەو حەز و ئارەزوانێک کە هەیتم لە بواری موزیکدا لەوێ ڕەنگ بداتەوە. بۆیە لێ بەژاریم لە خولێکی هاوینە کردو لەسەر دەستی مامۆستا ڕزگار سەبری، لەسەر دەستی مامۆستا شوان و مامۆستا زەینەب خەیری و مامۆستا کاکە گەڵاڵی و لەسەر دەستی ئەو مامۆستایانە لێرە دەستخۆشیانە دەکەم کەوا فێری ئەلفوبەی موزیک بووم. بۆیە ساڵی 2012 کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندوز لێوێ دەمتوانین زۆر بە باشی ئامێرەکەم بژەنم. ساڵی 2012 هاتمە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندوز لەوێ دەمتوانین زۆر باشی ئامێرەکەم بژەنم. زۆر جار کە ئامێرم پێ بوو ناو عەشی پەیمانگاکەدا دەنیشتم، زۆربەی تەڵەبە و مامۆستاکان داهاتن دەورمدا کۆبوونەوە چکە دەیان زانی کە زۆر خۆم بەو ئامێرەوە ماندوو کردووە، زۆر پراکتیسم کردووە. لە درێژایی ئەم چەند ساڵانەی کە لە پەیمانگا 5 ساڵ بە پلەی نایب پەیمانگاکەم تەواو کرد، بەشدارم لە 2 وەڕۆشۆپی لێدوڵەتی کردووە بە ناوی ئەکادمی ئەمریکی کە هەردووچیان بە پلەی نایب شادەکەی وەرگرتووە، بڕوانامەکەی وەرگرتووە. و لە درێژەی ئەم چەند ساڵانەدا چەندی گروپی زۆر باشمان دروست کرد، وەکو گروپی تریۆستار، گروپی سۆناتا و هەروەها بوون بە ئەندام لە گروپی پاشای گەورە و توانیمان کە چەند خولێکی هاوینە بکەینەوە. بەبیرم دێ کە جگەرەوەش لە پەیمانگا کە تەواو دەبووین دەماینەوە بۆی زیاتر پرۆڤە بکەین، زیاتر پراکتیس لە ئامێرەکانەوە بکەین. وڵای هەر پرسیار لە هەر موزیشنێ بکەی ڕێک نەتوانێت ڕێک وڵامی ئەو پرسیارە بداتەوە، لەبەرەوەی هەر ئامێرە و خاوەن پرانسیپ و خاوەن مەبادئی تایبەت بەخۆیەتی. ڕەنگە کەسایەتی من لەگەڵ ئامێری گیتار یعنی یەک بگرێ، هارمۆنی بێ پێکەوە، یعنی شتێک بێ کە ئێمە پێکەوە بەستێتەوە، بۆیە ئەو ئامێرم هەڵبژاردەوە. یەک لەو شتە خۆشانەکە هەرگیز لەبیرم ناچی کە ئەو کاتێک کە 2008 بەشداریم کرد لە سارە قوتابخانەکانی سۆران، لەوێ یەکەم جار دەستە تیۆرەکان دەخوێندرێ، دواتر دەینە سەر بواری عەمەلی. بە پەرۆشەوە ئەو ڕۆژێکە هاتینە سەر بواری کردداری با بڵێن عەمەلی، بە پەرۆژم کە گیتارەکە کە ئالەتیان دەدانێ ببێنە ماڵەوە، ئەوشەوە ئاردەکەم لەکەم بوو وەکو شتێکی زۆر خۆش، وەکو شتێکی زۆر دانسقەر تەماشام دەکرد. بە پەرۆشەوە بە عەزەوە سەیری ئامێرەکەم دەکرد و دەمژەنی. وڵای هەر بەخۆم کەسایەتیم وایە، دەتوانم برادەران شایەدی ئەوم بۆ بدەن کە کەسایەتێکی وها لەسەر خۆ و ئارام هەیە، ئەوان وە دەڵێن و هەر لە منداڵیەوە شەروام یعنی ئەو زۆرە کەسایەتیم کە تا ئێستا دەمبینێ. بەڵێ تاوەکو ئێستا سینگڵم و کەسێکی تایبەت لە ژیانمدا نییە، لەسەر عەشق نەتوانم واز لە بواری هونەری و گیتارەکەم بێنم. جوانترینێک لە لای من ڕەنجی ڕەشە، بەراوەکو شتێکی تایبەت نەکرد بەی شێوەیەک شتێکی تایبەت نییە، تەنها پێم جوانە ڕەنجی ڕەشم پێ جوان. من لە هەولێردا دەنیشم، وەروە پیشەم مامۆستایەکی لە مەکتەبێکی ئەهلی بە ناوی کینگز کۆڵ. خۆشبەختانە ئەو قوتابخانەی ئەهلیە ئامانجی فێرکردنی ئامێری گیتارە و لە قوتابخانەکەمان گیتارمان هەیە و قوتابیەکان فێرە گیتار دەکەن. ئەو قوتابیانەی کە حەز و ئارەزووی ئامێری گیتاریان هەیە لە پۆلی 2 سەرەتاییەوە فێریان دەکەین کە دەرسوپەنجەکانیان چۆنە سەر ئامێری گیتار بژەن و چۆن بتوانن کە ئامێرەکە بگرنە دەست. خۆشبەختانە چەندین قوتابی زۆر باشمان لە قۆناغی پۆلی 2 تاوەکو پۆلەکانی 7 و 8 و 9مان گیتارژەنی زۆر باش و پرۆفێشنەڵمان هەیە و هەرموها ساڵانە کۆنسێرتی تایبەت بە میوزیک دەکەین و مانگانەش ساراچی و ئەکتیڤیتیمان هەیە لە قوتابخانەکەم. خۆشبەختانە لەگەڵ زۆربەی
براگورانی بێژەکانمان کلیپمان کردووە لەگەڵ میران عەلی لەگەڵ کارمە ڕەواندوزی لەگەڵ تاها قادر لەگەڵ زۆربەی لەگەڵ هەرێم محەممەد نامێت ئەوەندە زۆرە نامێت لە بیریان بکەم بەڵام وەکو کاری داهاتوومان حەز دەکەم چەندین کلیپم تایبەت بە خۆم هەبێ ئینشەڵڵا لەو لە ماوەیەکی نێزیکدا دەست بە گرتنی هەندێک کلیپ تایبەت بە موزیک تەنها میوزیک چەند پلان و بەرنامەیەکی زۆر باشمان هەیە ئینشەڵڵا لەم نێزیکانە بڵاوی دەکەینەوە.